ئازیزان، من قسەی مامۆستایەکم زۆر ئیسفادە لێ کرد. خەڵکی هۆڵەندا بوو، کورسێکی پێوتین. ئەم پیاوە کەسێکی زۆر لێ هاتوو بوو، 5-6 زمانی ئەزانی و خۆی باسە هۆڵەندی بوو، ماستەری هەبوو لە بزنسە، لە زانکۆی واشۆ کۆرسێکی هەبوو. شتێکی پێوتم زۆر مهم بۆ قسەکە. ئەیوت تۆ ئەتوانی چی بکەی؟ ئەوی دنیا زۆر گۆڕاوە، ئەتوانی ببی بە خاوەنی یەک فایلی PDF. بەڕێزان، یەک فایلی PDF، بەڵام ئەم فایلە PDFە شایەنی ئەوە بێ ئینسانێک بیکڕێت بە $1. و ئەوەندە چاک بێ ئەم فایلە PDFە 1 ملیۆن نەفەر لە عالەمە داونلۆدی. ئەم بیرۆکەیە زۆر مهمە، بیری لێکەرەوە. بەڕێزان، هیوا هەیە وەکو ئەو خاتوونەی کە کتێبی هاری پۆتەری نووسی، ژنێکە تەلاق دراوە، مامۆستا بووە، چووەتە وڵاتێک بە غەریبی، زۆر منکوب بووە، زۆر داماوە، وەزعی زۆر تێگەچێ، باری دەرونی تر لە ژوورێکا و ئەمانە. دەسەکا بە چیرۆک نووسی و بیرۆکەی نووسینی هاری پۆتەری بوو. ئێستا ساڵانە نزیکەی $40 ملیۆن ئەچێتە سەر حسابەکە بەبێوی هیچ کات. یەک جار ئیشێکی باشی کردو. طبعا هاری پۆتەر یەک زنجیرەیە و ئیشێکی گەورەی کردووە، خۆ یعنی یەکێکە لەو کتێبانەی کە زۆر لە عالەمە بەناوبانگ. قسەکەی من لەسەرەوەیە، ئایا ئەکرێتەوە لە دنیای عیلم و مەعریفە یەک شتی باشت هەبێ؟ بۆ نا؟ وەنیە؟ بۆ نا؟ باشە تۆ ئەگەر تا 5-6 ساڵی تر مطالعە بکەی، دیراسە بکەی، تۆ ناتوانانی مەتەڵێکمان بۆ حەلکەی کە گیرمان خواردووە. ئەزان ئێمە گیرمان خواردووە، هەزاران دایک و باوک گیرمان خواردووە، نازانین چۆن مناڵەکانمان هەن بین کە ئایندە بۆ خۆیان دروستکەن. ئەزانی بە هەزاران دایک و باوک ئەمڕۆ خەفەتی مناڵەکانی ئەخوان. تەکنۆلۆژیا هاتووە، هەموو مناڵەکانمانی لێ سەندوون، ئەین تەکنۆلۆژیا مناڵەکانیان لێ سەندوون و ئەم مناڵانە نازانین بەیانی چیان بسە. بۆ ئێمە تەنانەت ناشتوانین پێی بڵێین کەمتر بەکاری بێنە، ناتوانین بڵێین بەکاری بێنە. باشە، تۆ ئەگەر ئەو کەسەبی ئەمە قەڵە حەلکەی، ئەزانین تۆ چ خزمەتێک بە ئینسانیەتەکەی، ئەزانین تۆ چ خەیرێک دەکا، ئەزانین تۆ بە بۆنەی ئەمەوە ژیانی خۆت و دەوروبەر و عایلەکەت ڕزگار دەکەی. لەماوە ڤیدیۆکم بینی زۆر پێکەنی نایە بوو، پڕێکەم لە شوێنێکان خەریکە وەکو سوالکەر دانیشێ، کەچی نازم لە کرێکاری هاتوۆتۆمان دووە شتێکی ئاوایە، لەبەر خۆی پێکەنینێکی زۆرەی گرێ جا نووسیرانە ئەوە منم ڕۆژانێ ئەموت پارە پەیاکەم یارمەتی فەقیرەیە. یعنی کە بیرێگەت پێکەنینی بەخۆیە، ئێستا خۆی پێویستی بە حرمەتیە. ئازیزان، زۆرێکتان بیرتانەوە کردێتەوە، بەڕاستی بە تەمەڵی ناکرێت. ئەتێ خزمەتی خۆتکەی جودو، یعنی لێ هاتوویە، ئەتێ خزمەتی عایلەکەت کەی، توێ خزمەتی نەتەوەکەت کەی، توێ خزمەتی ئینسانیەت کەی. بەس بەچی شەکرێن؟ بەچی ئەکرێت؟ هەموو تەرکیز بخەرە سەر تواناکانت، و تەرکیز بخەرە سەر مەوزوعە، و تیا مطالعەکە، و تەمرینی لەسەرکە، و بەردەوام بە سارمە بەرەوە، خەریک بە ئەمڕۆ مەقالەی تەرجمەکی شتێک ئەنووسی، چواریکە خوێنیتەوە. جا ئەگەر وات کرد ئەم ساڵنا دوانی کەنا، سیانی کەنا، چواری کەنا، پێنجی کەنا، ئەگەی بە خزمەتێکی گەورە، ئەگەی بە شتێکی زۆر باش. من قسە بۆ کەسێک ناکەم کە لە دەرەوەی ئێوە بێت و ئاگای لە دنیای، من قسە بۆ ئێوەکەم کە ئەم دەورانەتان خوێندوو گەشتوونەتە ئێرە.